خەبات بۆ پاراستنی سونەتی بەڕێوەبردنی ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی کرێکار لە کوردستان. لە ماوەی زیاتر لە 4 خەبات و مقاومەت لە کوردستان گەلێک سونەتی پێشڕەوی بە نرخ لەم کۆمەڵگەیەدا سەخامگیر بووە. یەکێک لەم سونەتانە بەڕێوەبردنی ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی کرێکارە لە زۆرێک لە شارەکانی کوردستان. لەم ڕێوڕەسمانەدا کرێکاران بەردەوام خواست و داخوازی خۆیان لە ڕێگەی دەرکردنی بڕیارنامەکانەوە ڕاگەیاندووە و دژ بە بێمافی و چەوسانەوە و ستەمی داسەپاو لەلایەن خاوەنکاران و سەرمایەداران دەنگیان هەڵبڕیوە و لەسەر پێکهێنانی ڕێکخراوی سربەخۆی کرێکاری و پێویستی ڕێکخراوبوونی کرێکاران پێداگریان کردووە. ڕژیمی ئیسلامی لە ماوەی 3 ساڵ پاش ڕووخانی ڕژیمی شا بەرەبەرە شۆڕشی ئێرانی لە بوارە جۆرە و جۆرە کۆمەڵایەتیەکان بەرەو شکست برد. بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی کوردستان کە لە بەچۆکداهێنانی ڕژیمی شادا ڕۆڵی سەرەکیان بوو، یەک بەدوای یەکدا کەوتنە بەر هێرشی وەحشیانە و ڕێکخراوی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو. تەنها لە بەرەی بزوتنەوەی کوردستاندا مقاومەت درێژەی بوو. بۆ سەرکوتکردنی ئەم مقاومەتە کۆماری ئیسلامی کەشوهەوای کوردستانی بە توندی ملیتاریزە کرد. دواتریش کە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق بەرەو کوردستان کێشرا، فەزای جەنگی دیسان تونتر بووەوە و بەڵام لەم کەشوهەوایەشدا کرێکارانی کوردستان لە بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار غافڵ نەبوون. ئەوەڵی مانگی مەی لە کوردستان لە ساڵی 1358 هەتاوی واتە لە یەکەمین ساڵوەگەڕی ڕووخانی ڕژیمی شا لە بارودۆخێکدا بەڕێوە چووکە لە کوردستان شنەی ئازادی هاتبوو. کۆمەڵە و ڕێکخراوە سیاسیە چەپەکان لە کوردستان ڕێوڕەسمی شکۆداریان لە زۆربەی شارەکانی کوردستان ڕێخست. لەم ڕێوڕەسمانەدا دەیان هەزار کەس بەشدار بوون. لێرەدا ئەتوانین ئاماژە بە چەند نمونە بکەین. یەکێک لەم نمونانە کە لە کەشوهەوایەکی تەواوە نیزامی و جەنگی لە ئاستێکی چکۆلە بەڵام خەباتکارانە و سەرنجڕاکێشدا بەڕێوە چوو چالاکی کرێکارانی پێشڕەوی مەهاباد لە ساڵی 1362 لەو پڕی سەرکوت و زەبروزەنگ و شەڕدا بوو. لەو ساڵەدا ژمارەیەک لە کرێکارانی پێشڕەوی مەهاباد بڕیاریاندا کە ساڕۆژی ئەوەڵی مانگی مەی بە هەر شێوەیەک کە دەتوانن ڕێزی لێ بگرن. ئەگەرچی فەزای جەنگی ڕێگەی پێنەدان تا ڕێوڕەسمی گەورە بەڕێوەبەرن، بەڵام ئەم حرەکەتە سەرەتاییە لەو ساڵانەدا کە کۆمەڵگە لە ژێر گوشار و سەرکوت و زەبروزەنگدا بوو ڕۆڵێکی یەکجار جددی لە زیند و ڕاگررتنی سونەتی کرێکاریدا هەبوو کە بێگومان هەرگیز لەبیر ناچنەوە. نمونەیەکی دیکە لە ڕێوڕەسمی شکۆداری ئەوەڵی مانگی مەی بەڕێوەبردنی ئەم ڕۆژە لە ساڵی 1366 لە شاری سنە بوو. لەو ساڵەدا ئەگەرچی کۆماری ئیسلامی دەمێک بوو خۆی بۆ بەرەنگار بوونەوە لەگەڵ کۆبوونەوە کرێکاریەکان ئامادە کرده بوو و لە ڕێگەی هێزی سەرکوتگەر و ڕێخستنی تەبلیغاتی جەنگی، کنترۆڵی شەقامەکان، گەمارۆدانی گەڕەکە کرێکاریەکان و پشکنینی بەرینی خەڵک هاتبووە مەیدان و ڕایگەیاندەبوو کە هیچ ڕێوڕەسمێکی سربەخۆ نابێ بەڕێوە بچێ. بەڵام ڕۆژی بەر لە ئەوەڵی مانگی مەی کرێکاران و زەحمەتکێشانی سنا دەست بەکار بوون و بانکهێشتەکانی پەیوەندیدار بە بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکانی ئەم ڕۆژەیان لە گەڕەکە کرێکاریەکاندا بڵاو کردەوە و سەرنجام چەندین ڕێوڕەسمیان لە پاساژی عێزەتی، کارخانەی پۆشاک، کارخانەی شاهۆ و لە ناو کرێکارانی قەناد و بنەماڵە کرێکاریەکاندا بەڕێوە برد. لە ڕێوڕەسمی پاساژی عێزەتی کە پتر لە 2000 کرێکار تێیدا بەشدار بوون، لە حاڵێکدا کە دروشمەکانی ئەوەڵی مانگی مەی پاساژی وەلەرزە خستە بوو، بڕیارنامەی 17 مادەیی کرێکارانی سنا لەلایەن بەشداربووانی کۆبوونەوەکە تەئید کرا. بڕیارنامەی ئەوەڵی مانگی مەی ساڵی 1366 کرێکارانی سنا وێڕای هێنانە گۆڕی خواستی بەڕەسمی ناسینی ڕۆژی کرێکار و تەعتیلی کار لەم ڕۆژەدا، خوازیاری مافی ڕێکخراوبوون و مانگرتن، 40 سەعات کاری هەفتانە، حەقدەستی گونجاو لەگەڵ ڕێژەی تەوەڕم، قەدەغەکردنی کاری مناڵانی ژێر تەمەنی 18 ساڵ، بایەخدانی تایبەت بە ژنانی کرێکار و چەند خواستی دیکە بوو. نمونەیەکی دیکە لەو ڕێوڕەسمە شکۆدار و ڕەزمەندانەی کە لە مێژووی خەباتی کرێکاری ئێراندا تۆمار کراوە بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ئەوەڵی مانگی مەی ساڵی 1368 شاری سنەیە. لەم ڕۆژەدا کرێکاران لە ساڵۆنی وەرزشی تەختی سنە کۆبوونەوەیەکی گەورەیان بەڕێوە برد.
ڕێوڕسمەکە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ دەستی پێکرد و بە وتاربێژی پڕگڕوتینی کرێکاری کۆمۆنیستی گیانبەخ کرد و جەمالی چراغوەیسی درێژەی بوو. کرێکاری گیانبەخ کرد و جەمالی چراغوەیسی لە وتارە پڕناوەرۆک و خەباتکارانەکەیدا سەرەڕای شیکردنەوەی بارودۆخی فەلاکەتباری ژیانی کرێکاران و زەحمەتکێشان لەسەر زەرورەتی یەکگرتووی و هاوپشتی و پێویستی پێکهێنانی ڕێکخراوی کرێکاری و هەروەها پتەوکردنی ڕیزی خەباتکارانە دژ بە نیزامی سەرمایەداری و بارودۆخی نابەرابەری کۆمەلگا تەئکیدی کرد. دیمە نەشکۆدارەکانی بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی ئەوەڵی مانگی مەی ساڵی 1368 هەتاوی لە سنا هیچ کات لەبیر ناچنەوە. ئەم ڕێوڕسمە شکۆدارە و ڕێوڕسمەکانی ساڵی دواتر لە شارەکانی کوردستان بە جۆرێک ڕێکخرا و داهێنەرانە بەڕێوەچوون کە لەگەڵ تێپەڕبوونی هەموو ساڵێک سونەتی تازە بە سونەتەکانی ڕابردوو زیادە بوون. ڕێوڕسمی شکۆداری ئەوەڵی مانگی مەی لە شاری سەقز ئەزمونێکی بەبایەخی هەڵسوراوانی کرێکاریە لە کوردستان. ڕێوڕسمی ئەوەڵی مانگی مەی لە شاری سەقز لە ساڵی 1383 لە بارودۆخێکدا بەڕێوەچووکە بزوتنەوەی کرێکاری ئێران زیاتر پەرەیسەند بوو. لەم کاتەوە بەرەو ئەملا سەرڕای تونتربوونەوەی گوشارەکانی پۆلیس و بە پێچەوانەی تۆقاندن و دەست بەسەرکردن و زیندان و ئەشکەنجەی کرێکارانی پێشڕە و هەڵسوراوانی کرێکاران لە خۆ دەرخستنی چینایەتی خۆیاندا متمانە بەخۆیی زیاتریان پەیدا کرد. کرێکاران لەم قۆناغە بەرەو ئەملا هەموو ساڵێ بە گڕوتینی زیاترەوە بەرەو پیری ڕۆژی خۆیانەوە چوون لە ڕێگەی بەڕێوەبرنی عەلەنی ڕێوڕسمی سربەخۆی ئەوەڵی مانگی مەی بە شکل و شێوازی جۆرا و جۆر لە مافی کۆبوونەوە و بەڕێوەبردنی ڕێوڕسمی سربەخۆی ڕۆژی جیهانی کرێکار دیفاعیان کردووە، ئاڵای خەباتی سربەخۆی کرێکاریان هەڵکردووە، داخوازی ئابووری و سیاسی خۆیان هێناوەتە گۆڕێ، لەسەر خواستی چینایەتی خۆیان پێداگریان کردووە و بەردەوام هەوڵیان داوە تا سونەتی بەڕێوەبردنی ڕێوڕسمی سربەخۆ و عەلەنی لە نێو شارەکاندا سەقامگیرتر بکەن.